سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم ڤیدیۆیەدا دەشت دەبینین کە ئەمڕۆ قەدەغە کراون، بەڵام چەندین سەدە لەمەوبەر زۆر ئاسایی بوون و ئەمەش قەفەسکردنی منداڵ و یاری تیشکدەر و تەنانەت چارەسەر بە کۆکاین و زۆر شتی تر دەگرێتەوە. شتانێکی زۆر باوەڕ پێنەکراون، بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. ژمارە 10 چارەسەر بە کۆکاین. ئەوی 20 ڕاستە. زیاتر لە 100 ساڵ لەمەوبەر مرۆڤ کۆکاینی بە مادەیەکی مەترسیدار و زیان بەخش نەدەزانی، بەڵکو لە دەرمانخانەکاندا بۆ چارەسەری کۆکە و ئازاری ددان بەردەست بوو. هەروەها زۆرێک لە پزیشکان پێشنیاری بەکارهێنانی کۆکاینیان کرد، وەکو ئازار شکێنێک بۆ منداڵان و هاوشێوەی دەرمانەکانی تر. کۆکاین وەک چارەسەرێکی کاریگەر بە شێوەیەکی بەرفراوان بانگەشەی بۆ کرا و بتڵەکانی کۆکاکۆلا لە ساپی یەکەمدا 9 میلیگرام کۆکاینیان تێدا بوو لە هەر لیترێک لە خواردنەوەکەدا. دوای ئەوە پسپۆڕان بۆیان دەرکەوت کە کۆکاین جگە لە کافاین بە سوودە لە نەهێشتنی فشار و هەستکردن بە ئازاریش. بەڵام کۆمپانیاکە تا ساڵی 1993 کۆکاینی لە خواردنەوەکانی لابرد و سەبارەت بە یەکەم ئاڵوودەبووی کۆکاین لە مێژوودا ئەو پزیشکە بوو بە ناوی ویلیام هاڵستێت کە کۆکاینی وەک بێهۆشکەر بەکارهێناوە و پاشان دەستی کرد بە بەکارهێنانی بۆ کات بەسەربردن. واتە لە کۆتاییدا یەکەم کەسی ئاڵوودەبووی مادە هۆشبەرەکان کەسێکی پزیشک بوو. ژمارە 9 پۆستکردن لە ڕێگەی منداڵەوە. ئەوەی ئێستا دەیڵێن گاڵتە جاڕی نییە، چونکە ناردنی منداڵ بە پۆستا لە سەرەتای سەدەی 20دا یاسایی بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، پرۆسەیەک کە 15 سنتی تێدەچوو، ئەویش ئەگەر کۆرپەکە قەبارەکی لە سندوقەکە زیاتر نەبێت. ئەم شێوازە بۆ دایک و باوکەکان زۆر گونجاو بوو، بۆ ئەوەی لە کاتی ناردنی منداڵەکانیان بۆ لای خزمەکانیان پارەیەکی زۆر خەرز نەکەن و پرۆسەکەش بە دانانی چاپی تایبەت لەسەر جلوبەرگی منداڵان ئەنجام دەدرا کە پۆستەچیەکە ڕێنمایی دەکات بۆ ناونیشانی شوێنەکە. ڕۆژنامەیەکی کۆن باسی لەوە کردووە کە ناردنی کوڕێک بۆ ماڵی باپیری بۆ نمونە لەوانەیە نزیکەی 53 سنتی تێبچێت. ژمارە 8 قەفەزی منداڵ. لە ساڵانی 1930دا قەفەز لەلایەن خێزانە بەریتانیەکانەوە بەناوبانگ بوو بۆ ئەوەی منداڵان لە پەنجەرەکانەوە نزیک ببنەوە بۆ ئەوەی هەندێک هەوای پاکیان دەست بکەوێت. لە کاتێکدا دایکەکە دەیتوانی لە ژوورەوە ئەرکەکانی تری خۆی ئەنجام بدات. سەبارەت بە یەکەم دەرکەوتنی ئەم بیرۆکەیە لەلایەن دکتۆر لۆتێر ئێمەد هۆڵتەوە بوو لە ڕێگەی کتێبەکەیەوە بە ناونیشانی چاودێری منداڵان و خۆراکدانیان. بۆ پێی پزیشکەکە پێشنیاری کردبوو منداڵان بخرێنە ناو قەفەزەوە لە پەنجەرەکاندا بۆ ئەوەی بتوانن هەوای پاک هەڵمژن. بەڵام مەبەستی دکتۆر ئەوە نەبوو کە قەفەزەکان ببنە ئامرازێک بۆ ڕزگارکردنی دایکان لەو ناڕەحەتی منداڵەکانیان. ژمارە 7 کۆیلە وەکو جوانی و ڕازاندنەوە. چەند سەدەیەک لەمەوبەر بەشێک لە ئەوروپیەکان کۆیلیان وەک ڕازاندنەوە بۆ باخچەکانیان بەکارهێناوە. بۆ پێی کۆیلە کوخێکی بچووکیان لە باخەکانی ماڵەکەدا دەست دەکەوت و بە درێژای تەمەنیان تێیدا دەژیان و لەو کاتێک کە لەوێ بوون خۆشۆردنیان لێ قەدەغە دەکرا یان تەنانەت نینۆکشیان ببڕن. لە زۆر حاڵەتدا کۆیلەکان لە کاتی سەردانیان بۆ ماڵەوە ناسارن جلوبەرگی نامۆ لەبەر بکەن، ئەویش بۆ ئەوەی سەرنجی میوانەکانیان ڕابکێشن. وەک کۆیلەکان ناسار دەکرێن نمایشی سەما بکەن لە بەردەم میوانەکانیشدا. ئەم کۆیلانە وەکو کات بەسەربردن یان وەک ئاژەڵی ماڵی سەیر دەکران کە ئەوروپیەکان لە باخچی ماڵەکانیاندا بەخێویان دەکرد. ژمارە 6 چارەسەری نامۆ. زۆرێک لە شێوازی سیر و سەمەرەی کۆن بۆ چارەسەرکردن پشتیان پێدەبەسترا. لەوانە هەندێک نەشتەرگەری کە تێیدا مرۆڤ بەجێ دەهێڵڕێت تا خوێنی لێ بچێت تا مردن، بەو هیوایە کە ئەو خوێنی لە دەستی دەدات ڕەنگە یارمەتی بدات بۆ ڕزگاربوون لە نەخۆشی. هەروەها ڕێگەی دیکەی وەک تەزووی کارەبا کە بووەتە هۆی مردنی زۆر کەس لە کاتی چارەسەرکردنیان. بەناوبانگترین چارەسەر ئەو زیندەوە خشۆکانن کە لەسەر جەستەدا دەنرێن بۆ مژینی خوێن. ئەم شێوازە ئەوەندە بەربڵاو بوو کە زیندەوەرەکان بە سندوق دەنێردران بۆ ناوچە جیاوازەکانی جیهان. هەرچەندە ئەم کارە زۆر ترسناک بوو، بەڵام ئازاری کەمترە لە باقی شێوازە سیر و سەمەرەکانی چارەسەرکردن. بەو پێی کرمۆکەکە وا لە مرۆڤ دەکات خوێنی بە هێواشی لە دەست بدات بە پێچەوانی چەقۆوە کە دەبێتە هۆی خوێنبەربوونێکی توند. ژمارە 5 یاری تیشکدەر. لە ساڵانی 50کانی سەدەی ڕابردوودا سوڕانەوەی مادە تیشکدەرەکان زۆر ئاسایی بوو، وەک کۆمەڵێک مینی یاری کە تاقیگەی کیمیایی بوون و لە فرۆشگاکاندا بڵاو بوونەوە. بەڵام ئەو تاقیگانە بڕێکی کەم لە مادەی ڕاستەقینەی وەک یۆرانیۆم و پۆلۆنیۆمیان لە خۆ گرتە بوو و ئەمەش تاکە بوار نییە کە مادە تیشکدەرەکان تێیدا بەکارهێنران، چونکە هەندێک کارگە لە ئەمریکا هەندێک کاتژمێر بۆ یاغ دەکەن لەگەڵ مادە تیشکدەرەکان بۆ ئەوەی لە تاریکیدا درەوشاوە بن.
ئەو کرێکارانە لە کاتی بۆیاغکردنی کاتژمێرەکاندا بە لێوەکانیان فڵچیان بۆ ئامادە دەکردین و ئەمەش بووە هۆی ئەوەی کە ساڵانە زیاتر لە 300 گرام بۆی تیشک دەربخۆن. ئەمەش بووە هۆی گیان لە دەستدانی زۆرێک لە کرێکارانی ئەم بوارە کە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە مەترسیدارە جۆرا و جۆرەکان بەهۆی ئەم تیشکەوە دروست دەبوون و پاشان خواردنەوەیەکی تیشک دەر کە دەنگۆی ئەوە بڵاو ببووە کە خواردنەوەیەکی تەندروستیە و ئەو خواردنەوەیە بووە هۆی مردنی پاڵەوانی گۆڵف ئەبین پایرس، ئەویش دوای ئەوەی زیاتر لە 1400 بوتڵ لە خواردنەوەکەی خواردەوە کە بڕێکی کەم رادیۆمی تێدا بوو. دوای 5 ساڵ لە مردنی پزیشکەکان بۆیان دەرکەوت کە وەرزشوانەکە بەهۆی تیشکدانەوە مردووە و پاژماوەکانی گواسرانەوە بۆ تابوتێک کە لە سەرکە دروست کراوە بۆ ئەوەی سەردانیکەرانی گۆڕستانەکە لی بپارێزرێن. هەروەها مەعزوونێکی درەوشاوە هەبوو کە هەڵمەتی ڕێکلامی گەورەی بەدەستهێنا بەهۆی توانای سپیکردنەوەی ددانەکان بە خێرایی. هەروەها بازاڕەکە شایەتی بڵاوبوونەوەی بەرفراوانی جوانکاری بوو کە ناوی تۆڕ ڕادیایی لەسەر بوو و گروپی بەرهەمەکان کرێمی دەموچاو بۆ درە و سابوونی لە خۆگرتە بوو. هەموو ئەم بەرهەمانە دەوڵەمەند بوون بە ڕادیۆم. ئەمە ژوای کرد زۆر گران بێت نرخەکانی و ئەگەر هەموو ئەمانە بەز نەبن لە سیەکانی سەدەی ڕابردوودا دەفرێک ئاو دەفرۆشرا کە دەفرەکە لە ناوەوە بە چیمەنتۆی تێکەڵکراو لەگەڵ یۆرانیۆم ڕووپۆش کرابوو. هەموو ئەم کارەساتە تەندروستیانە بەهۆی نەزانیەوە ڕوویاندا بوو. ژمارە 4 باخچەی ئاژەڵانی مرۆڤ. پێشتر مرۆڤ لە باخچەی ئاژەڵان دانرا بوو. بەو پێی ئەوروپیەکان لە ئاسیا و ئەفریقیاوە خەڵکیان دەهێنا بۆ ئەوەی لە باخچەی ئاژەڵان نمایش بکرێن وەک بەڵگەیەک بۆ تیۆری داروین سەبارەت بە پەرەسەندنی مرۆڤ و سەبارەت بەو شارانەی کە بەم جۆرە باخچەی بەناوبانگ بوون شارەکانی پاریس و لەندن و بەرلین بوون. هەزاران سەردان کردەچوونە ئەم باخچانە بۆ بینینی خەڵکی ڕەگەزی جیاواز. هەندێک جار ئەم باخچانە تەواوی هۆزەکانیان تێدا بوو. دانیشتوانەکەی ناسار بوون ڕێو ڕسمە ئاینە جۆرا و جۆرەکانیان و نەریتەکانیان لە بەردەم ئەم میوانانەدا ئەنجام بدەن کە وەک جۆرێک لە کات بەسەربردنی لێهاتە بوو. ژمارە 3 نەخۆشخانەکانی دەرونی. چەند سەدەیەک نەخۆشەکان تووشی مامەڵی تون بوون لە نەخۆشخانەکانی دەرونی. بەگشتی نەخۆشەکان خۆراکیان دەست ناکەوت هەرچەندە خێزانەکانیان پارەشیان بۆیان دەدا. هەندێک لە دامەزراوە دەرونیەکان ڕێگەیەکی سەیریان دۆزیوەتەوە بۆ ئەوەی پارەی زیادە بەدەست بهێنن، ئەویش بە وەرگرتنی پارە لە سەردانکەرانی نەخۆشخانەکە و لە بەرامبەردا ڕێگەیان پێیان دەدا بۆ ئەوەی لە ناو نەخۆشخانەکە بگەڕێن بە ئارەزووی خۆیان و تەماشای ڕەفتاری جۆرا و جۆری نەخۆشەکان بکەن و هەرچەندە ئەو گەشتانە هەندێک مەترسی تێدا بوو وەک لێدان لەلایەن نەخۆشەکانەوە، بەڵام زۆرێک لە سەردانکەران بۆ خۆشی خۆیان دەچونە دامەزراوە دەرونیەکان. ژمارە 2 کۆکردنەوەی ئەندامەکانی جەستە. کۆکردنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ سەردەمانێک شتێکی زۆر باو بوو و یەکێکە لە خولیە قێزەونەکانی مێژوو. دەوڵەمەندەکان ژووری تایبەتیان تەرخان دەکرد بۆ ئەوەی هەندێک لە ئەندامانی خێزانەکە دوای مردنیان بمێننەوە. سەبارەت بە سەربازەکانیش هەندێک لە ئەندامی قوربانیەکانیان هەڵگرتە بوو. بۆ نمونە سەربازانی ئەمریکا لە کاتی جەنگی جیهانی دووەمدا کە لە سەری سەربازانی ژاپۆنیان هەڵگرتە بوو. لە پلەی یەکەمدا زگەرە کێشانە لە کاتی دووگیانیدا. نزیکەی 70 ساڵ لەمەوبەر پزیشکانی ئەمریکی پێشنیاری جگەرە کێشانیان دەکرد بۆ ڕزگاربوون لە قەبزی. جگەلەوەش پزیشکەکان ئامۆژگاری ژنانی دووگیانیان دەکرد کە جگەرە بکێشن و ئەوانە تەنها ئامۆژگاریش نەبوون بەڵکو بە شێوەی دەرمانی پزیشکی بۆ نەخۆشەکان نووسرا بوون. پزیشکەکان پێیان وابوو جگەرە کێشان ئافرەتانی دووگیان لە گرژبوونی ماسوولکەکان ڕزگار دەکا و یارمەتی دەرە بۆ هێورکردنەوەیان لە ڕووی دەرونیەوە. هەروە پزیشکەکان زۆرێک لە خانمانیان قەناعەت پێکرد کە جگەرە کێشان یارمەتی دەرە بۆ ڕزگاربوون لە نەخۆشیەکانی تری وەکو کۆکە و قوڕک ئێشە و زۆرێک لە هەڵمەتە پزیشکەکان لەو کاتەدا بڵاو بوونەوە کە یارمەتی دەربوون بۆ بڵاوکردنەوەی ئەم بیرۆکانە. خۆشبەختانە بۆ مرۆڤایەتی کە دوای ئەوە زانست پەرەیسن تا لەم نەزانی و هەڵانە ڕزگارمان بکە. ئێوەش کام لەم ڕێگایانە زۆر سەیر و سەمەرە بوو بەلای ئێوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب پەکاشت سالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.